لێرە زۆر بە کورتی هەندێک داتا دەربارەی کۆنفرانسی تێدێکس ئاشتی و هەروەها کۆنفرانسی تێدێکس لە سەراستی جیهان پێتان ڕائەگەێنم و بڵاوی ئەەکەینەوە بۆتان باسەکەم دواتر لەگەڵ میوانێکی شارەزا بە دیاریکراوی وتەبێژی تێدێکس ئاشتی هەڵەبجا بە وردی باسی ئەم ڕووداوە گرنگاکەین بزانین کاریگەریەکانی بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان و بۆ هەرێمی کوردستانیش لە چه ئاستێکایە و با چه شێوەیەکە بێت. تێدێکس ڕێکخراوێکی قازانجنەویستە ئەمە دووەم کۆنفرانسە کە بەڕێواچێ ڕۆژی شەمەیە وەکوتم 13/6/2026 و هەروەها ژمارەی قسەکەری هەیە کە لەوێ قسەکەن وەکوتم ئامانج لەم کۆنفرانسە ئەوەیەکە ئەو بیرۆکانە ئەو ئایدیانە بڵاو بکرێنەوە کە بەهای بڵاوبوونەوەیان هەیە ئیلهام بەخشن بۆ گەنجان و بۆ ئەوەی کە کەسانی پێشەنگ کەسانی شارەزا لە بوارەکە ڕای بگەێنن کە بە چ قۆناغێکا تێپەڕێون هەتاوەکو توانیویانە بگەنە ئاستێکی باش یا چۆن توانیویانە ئەسڵەن بیرۆکەکەیان لە مێشکیانەوە بکەن بەکار و بزنسێکی باش و لەسەر ئەرزی واقع دەی بەیانی بۆ 5 ئێوارە درێژای کێشە وەکوتم ڕۆژی شەمە 13 مانگ با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیەوە تێدێکس سەر بە تێدا وەکوتم و بەڵام هەرچەند ئەمیکە لە هەڵەبجەش بەڕێوە ئەچێ مۆڵەتی ڕەسمی هەیە بەڵام لەلایەن گەنجانی لۆکاڵیەوە بەڕێوە ئەچێت ساڵی 2009 تێکێکس ڕاگەیەندرا و تێدیش ساڵی 1984 ڕاگەیەندرا وتارەکانی تر لە 2006 بە ئۆنلاین بڵاو بوویەوە با ئەگەر زانیاری ترمان هەیە لەم بارەیەوە باسی بکەین ئەم کۆنفرانسە ڕاستە کۆنفرانسێکی هزریە بەڵام کاریگەری گەورە لەسەر بواری ئابووری و کارسازی و پەلکێشکردنی وەبەرهێنەران دروست ئەکات. بەڕێوەچوونی تێدێکس 4000 چالاکی ساڵانە لە خۆگرێت و زیاتر لە 170 وڵاتیش بەڕێوە ئەچێ وەکوتم ئەم جاریان کە ڕووی لە هەڵەبجە کردووە لە هەڵەبجە بەڕێواچێ ژمارەیەک گەنجی هەرێمی کوردستان گەنجی هەڵەبجە دیارە لەم بوارەیە چالاکن و کۆنفرانسەکەیان سەرپێخستووە و بەڕێوەی ئەبن لێرەش میوانداری وتەبێژی کۆنفرانسەکەکەین بەڕێز هاوکار ئەزەد وتەبێژی تێدێکس لێرە لەگەڵمان ئامادەیە کا هاوکار زۆر بەخێراتر سەرەتا باسێکی کۆنفرانسەکەمان بۆ بکە ئەوەی کە هەر ناوەکەی بیستەوە نازانێت چییە بە بیرۆکەیەکی هەبێ بزانێت چی و ئامانج لێی چییە. سپاس بۆیەوە سپاس بۆ کورسات. تێدێکس وەک بەڕێزت ئاماژەت پێدا ڕێکخراوی تێت ساڵی 1984 لە ویلایەتی کالیفۆرنیا لە ئەمریکا لەلایەن کۆمەڵێک لە گەنجان و خەڵکانی ئەکادیمیەوە دامەزرا بە ئامانجی ئەوەی کە کۆمەڵی خەڵکی سەرکەوتوو هەبوون ئەیان ویست چیرۆکەکانیان بگێڕنەوە بۆ هاوڕێکانیان لە ساڵی 1984 دامەزرا تا ساڵی 2009 لە ناوخۆی ئەمریکا تێت ئیشی خۆی کرد ساڵانە کۆنفرانسی و بۆنی خۆی بەڕێوە ئەبرد لە ساڵی 2009 بیریان کردەوە مادام بیرۆکەکە سەرکەوتووە هەناردەی وڵاتانی تری بکەن بتوانن ڕێگە بە وڵاتانی تر بدەن لەژێر ستانداردەکانی خۆیانە چالاکیەکە ئەنجام بدەن پاشگیری PTXیان بۆ زیاد کرد کە ئەتوانن خەڵکانی تریش پڵستی بن و بتوانن بەکاری بن و لەژێر هەمان ناوە کۆنفرانس و بۆنە ڕێک بخەن لە ساڵی 2009 تا ئێستا زیاتر لە 170 وڵات TEDxی بەخۆ بینیوە لەژێر ناوی جیاوازدا خۆشبەختانە ئێمە دوایەوەی لە ساڵی 2023 بۆ یەکەم جار تێدێکسمان هێنایە کوردستان و هەڵەبجە ئەم ساڵ بۆ دووەم جار دوای 3 ساڵ لەو بەروارە جارێکی ترتوانیمانە مۆڵەتی تێدێکس وەربگرینەوە ستانداردەکان جێبەجێ بکەین و ژمارێک لە سپیکەری زۆر باش زۆر سەرکەوتوو زۆر بەتوانە چیرۆکی زۆر سەرنجڕاکێش لەلایەنە جیاوازەکانەوە بدۆزینەوە لە ناو هەڵەبجە و لە کۆمەلگای هەڵەبجە و دەوروبەریدا بۆ ئەوەی دوو بەیانی کە کاتە ڕۆژی شەممە لەسەر ستەیجی تێدێکسی جیهانی چیرۆکەکانیان بگێڕنەوە بۆ ئەو کەسانی کە لە ناو هۆڵەکە دانیشتون و لە ڕێگەی میدیاکان و کورساتی بەڕێزەوە کە هاوبەشی میدیایی ئێمەیە بگات بە گەنجانی کوردستان و لە ڕێگەی چەناڵەکانی تایبەت بە ڕێکخراوی تێدی جیهانی ئەمریکیەوە لە پلتفۆرمەکانی خۆیان بڵاوی بکەنەوە و چیرۆکەکان وەربگێڕن کە بەشێکیان بە زمانی ئینگلیزین بەشێکیان بە زمانی کوردین بۆ ئەوەی گەنجانی جیهان بەهرەمەند بن و ببینن کە چیرۆکی گەنجانی کوردستان و هەڵەبجە بە دیاریکراوی لە چه ئاستێکدان و گەنجانی هەڵەبجە چۆن توانیویانە بە قادرمەکان و پلەکانی سەرکەوتندا بگەنە ئاستێک کە ئێستا ئاستی زۆر بەرز بن کۆمەڵێک چیرۆکی زۆر سەرنجڕاکێشمان هەیە بۆ شەممە لەسەر ستەیجی تێت نمایش بکرێت. باشە کاکاو کارجەنابەت باسی سپیکەرەکان باسی قسەکەرەکانت کرد.
مەحەک و پێوەەر بۆ هەڵبژاردننی ئەم قسەکەرانە لە تێدێکس چییە؟ بە چ پێوەرێک هەڵبژێردراون؟ خۆی سەرەکیترین مەرجی قسەکەرەکانی تێدێکس تێد و تێدێکسیش دواتر ئەوەیە کە کۆمەڵێک ستانداردەیە بێ جێتیا بکرێتەوە کە چیرۆکەکان یەکەم چیرۆکی سەرکەوتنی خودی و کەسی بن لە ژینگەیەکی دیاریکراوە کەسێک جیاواز لە هاوڕێکانی تری جیاواز لە هاو ئاستەکانی تری جیاواز لە هاوتەمەنەکانی تری خۆی توانی بێتی پلەکانی سەرکەوتن ببڕێت لە هەمان بارودۆخە پلەکانی سەرکەوتن ببڕێت شتێک لە نەبوونەوە بهێنێتە بوون داهێنانێکی کردبێت و چیرۆکەکەی ئیلهام بەخش بێ بۆ ئەوانی تر چیرۆکە ئیلهام بەخش بێ بۆ ئەو گەنجانی کە لە نێو هۆڵەکە دانیشتون گوێ لێگر لە پلتفۆرمەکانەوە ئەیبینن ئەمە مەرجی سەرەکیە دواتر ورد ئەبێتەوە بۆ کۆمەڵێک بابەت کۆمەڵێک پێوەر کە پێوەری ذاتی و پێوەری بابەتی و مەوزوعین بۆ قسەکەرەکە و بۆ ئەو قسانەی کە ئەیکات ئەبێ لە ماوەی 12 بۆ 18 دقە کەسەکە پەیامەکەی خۆی بگەێنێ بۆی نێ بە هیچ جۆرێک لە 18 دقە زیاتر قسە بکات کەسێک کە بتوانێت چیرۆکێکی سەرکەوتن بنووسێتەوە بێ بتوانێت لە ماوەی 18 خولێکیشە چیرۆکی سەرکەوتنەکەی خۆی بگێڕێتەوە و پەیامەکە بگەێنێ بە ئامادەبووان بە بینەران بە وەرگرانی چیرۆکەکە خۆشبەختانە ئێمە دوای ئەوەی کە ژمارێکی زۆر فۆڕمان بۆ نێردرا پڕکرایەوە و ژمارێکی زۆر چیرۆکمان بۆ هات لیژنەی هەڵسەنگاندن کە لیژنەی سپیکەرەکانی پێوترێ لای ئێمە تیمی سپیکەرەکان لەژێر ستانداردەکانە هەمووی داڕشتەوە هەمووی چۆنەڵێ پۆلێن کرد سیانزە سپیکەر و قسەکەری زۆر باش و چیرۆکی زۆر جوانمان لەلایەنە جیاوازەکان هەیە کە ئەکرێت هەریەکیان لەسەر ستەیج بۆ خۆی ببێتە خوڵقێنەری داهێنانێکی نوێ و خوڵقێنەری ئیلهامێک بۆ ئامادەبووان و بۆ بینەران کە بەڕاستی ینی چیرۆکان ئەبینی پێ وایە ئەم چیرۆکان لە کۆمەلگای ئێمەدا نین بەڵام کە ئەیانبینی لە کۆمەلگای ئێمەدا ئەم چیرۆکانە هەن چەکەرەیان کردووە و سەوز بوون و پێگەشتون دڵخۆشەبی بەوەی کە گەنجانی وڵاتەکە توانیویانە بگەنەوە ئاستە. باشە کاکاو کارجەنابەت باسی باهرجارەکە باسی سپیکەرەکان بکەم ئەم هەلە قۆزمەوە بزانێکم غەدر لە خانمان نەکراوە پێکاتەکەی هاوسەنگی نێوان کچ و کوڕانمان لە هەڵەبجا ڕاگیراوە وا تا خانمانیش بەشدارن لە ناو سپیکەرەکانە ئێمە باهر کۆی پرۆسەکەت بۆ باس بکەم ئەنجومەنێکی ئامادەکار و بەڕێوبەری تێدەکسمان هەیە کە 23 کەسین زۆری نەمان خانمن خۆشبەختانە بەرپرسی تیمە هەستیارەکان خانمانن هاوشانی ئێمە کە وەکو ئەندامی تیمەکە کار دەکەین خانمان ئەرکی زۆر قورسیان لە ئەستۆ گرتووە و ئەرکە قورسەکان ئەکرێ بڵێم هەستیارەکان لە ئەستۆی ئەوانایە بە حکمی ئەوەی کە ئەوان ڕەنگە ورتر بن لە هەندێک لە کۆمەڵێک بابەت کە بۆ تێدەکەس پێویستە دیزاینە زەوقە سەلیقەیە وردی لە چیرۆکەکانە ناساندنی سپیکەرەکانە وەکو خۆی وردبوونەوەیە لە دیتێڵەکان ڕەنگەمانە خانمان زیاتر قسەی تیا بکەن ئێمە نزیک بە 150 خۆبەخشمان هەیە بە هەم تیمە سەرپەرشتیار و بەڕێوبەرەکەەوە هەم ئەو تیمانەی کە خۆبەخشەکانی تێدایە ئەم 150 بە دڵنیایی و ڕێژەیەکی زۆریان خانمانن ئەوەی تایبەت بێ بە سپیکەرەکان بە قسەکەرەکان ئێمە سیانزە قسەکەرمان هەیە خۆشبەختانە 5 قسەکەری سەرەکیمان کە چیرۆکی زۆر جیاواز و تایبەتیان هەیە خانمانن لەسەر ئاستی جیاواز بنمونە خاتونمان هەیە کەمەندامە خام پێداویستی تایبەتە لە مناڵیەوە توانیوێتی بە پلەکانی سەرکەوتنا لەسەر عەرەبانەکەی خۆی پێ بگەێنێت قۆناغەکانی خوێندن تەواو بکات ئێستا مامۆسای زانکۆیە دکتۆرای تەواو کردووە چیرۆکێکی زۆر سەرکەوتنی سەرنجڕاکێش و جوانی هەیە یەکی لە سپیکەرە سەرەکیەکانمان خاتونێکمان هەیە کە کچێکی گەنجە یاریزانێکی جیهانیە لە هەڵەبجەوە توانیوێتی هاوشانی خوێندنەکەی چیرۆکێکی گەورە بنووسێتەوە کە ئێستا یەکێکە لە یاریزانە هەر ناودارەکانی جیهان لە بواری تێنسی سەرمێزدا کە ڕەنگە کەم کورد هەبێ پێی ئاشنابێ بەڵام ئێمانەوەی لەسەر ستەیجی تێدەکس ئەم خاتونە قسەی خۆی بکات. باشە کاکاوکار با بگەڕێنەوە بۆ دیوە ئابوووریەکەی بۆکەی کێستا لە بەرنامە ئابوووریەکە باسی تێدەکسەکەی نەزانین کە تێدەکس ئیڤنتێکی هزری و فکریە چۆن ئەتوانێت کاریگەری ئابووری دروست بکە باسیۆمان بۆ بکە بە تایبەتی لە هەڵەبجە بەشێک لە چیرۆکەکانمان چیرۆکی و کەسانەیە کە توانیویانە پرۆژەی بچووک و گەورە مامناوند بنیاد بنێن ئەم چیرۆکانە ئەخێنە سەر ستەیج خۆیان چیرۆکانە گەڕنەوە کە چۆن توانیویانە ئێستا براندی جیهانیان هەبێت ینی لە هەڵەبجەوە سیر کە یەکێک لەو براندانی کە ئێستا بەشێکی زۆر لە وڵاتانی کەندا و بەکاری ئێنن و لە هەرێمی کوردستان بەربڵاوە چیرۆکی گەنجێکی هەڵەبجەیە کە دووسبەی لەسەر ستەیجی تێدەکس چیرۆکەیە گەڕێتەوە کەسێک کە خۆی بەتەنها بە دوای کارداگەڕاوە ئێستا 40 کەس لەگەڵی کار دەکەن وەکو کارمەند
کارگەیەکی بنیادناوە ئەمە بۆ خۆی گرنگی خۆی هەیە لە بوارە ئابوووریەکە لە ڕۆ ئابوووریەکەوە ئێمە کۆمەڵێک چیرۆکی جوانمان هەیە خەڵکانێکمان هەیە کە دوو بەیانی لەسەر ستەی چیرۆکەکانی خۆی گێڕێتەوە بەڕێوەبەری گەشەپێدانی بزنسە لە یەکێک لە کۆمپانیا هەرە دیارەکانی کوردستان لە بواری خانوبەرەوە بەرهێنان کە چیرۆکی خۆی گێڕێتەوە چۆن توانیوێتی بگاتە ئەو ئاستە کە ئێستا بەڕێوەبەری گەشەپێدانی بزنسی یەکێک لە کۆمپانیا گەورەکان بێت ئەمەژەوە دەرەخات کە پیشانی گەنجانی بدەن سڵ مەکەن لە هەنگاوە ئابوووریەکانتان سڵ مەکەن لە داهێنانەکانتان مەرجنیە تەنها ئەگەر لە بواری وەرزش سەرکەوتو نەبووی لە بواری خوێندن سەرکەوتو نەبووی لە بواری ئەکادیمی سەرکەوتو نەبوویت ئەکرێت پەنابەریتە بەر ئەوەی لە ناوچەکەی خۆت بیرۆکەیەکی ئابووری بچووک بنیاد بنی کە وردە گەورە بێت لەوەی کە ببێتە براندێکی جیهانی دوو براندی جیهانی لە هەڵەبجە و سەریان هەڵداوە خاوەنەکانیان کە دوو گەنجی جوانی هەڵەبجەن دوو بەیانی قسە ئەکەن وە گوتمان یەکێک لە کەسە دیارەکان لە بواری گەشەپێدانی بزنس دوو بەیانی گەنجێکی هەڵەبجەیە قسە ئەکات لەگەڵەوەش ئێمە دەرفەتمان قۆستۆتەوە تێدێکسمان کردوتە لە بری ئەوەی تەنها ستیجێک بێ بۆ قسەکەرەکان کردومانەتە دەرفەتێک بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان بۆ خەڵکی کوردستان بەوەی کە بتوانن لەوێ دەرفەتێکمان هەبێت ئێمە 12 ستیج و بوثی سەرەکیمان دیاری کردووە بۆ ژمارەیەک لە کۆمپانیاکان لە ناوەندەکانی ڕاهێنانی پیشەیی لە جۆب سنتەرەکان لە زانکۆ و پەیمانگا ناحکومیەکان لەوەی کە ئەوان لەوێ بتوانن دەرفەتی گەورەی کار ڕابگەێنن گرێ بەسمان لەگەڵ کردوون کە داشکاندنی گەورە بکەن دەرفەتی کاری گەورە ڕابگەێنن ینی ڕەنگە دووس ببێتە چۆن ڕووداوێکە بۆ تێدێکس ڕووداوێکیش بێ بۆ گەنجانی هەڵەبجە کە ژمارەیەکی زۆر دەرفەتی کار لە تێدێکسەوە ڕابگەێنرێت بە حکمی ئەوەی کە ئەو کۆمپانیانەی لەوێن شوێنیان بۆ دیاریکراوە بوسیان بۆ دیاریکراوە دەرفەتی زۆر باشیان ڕاگەیاندووە هەلی کار ڕاگەێنن هەمومانەمان کردوتە دەرفەتێک بۆ ئەوەی بواری ئابووری و ڕوانگە ئابووریەکە بۆ ئێمە لەوێ لە تەنیشت گێڕانەوەی چیرۆکانی سەرکەوتنا دەرفەتێک بڕەخسێنین بۆ ئەوەی گەنجانی هەڵەبجە بەهرەمەند بن لەوەی دەستیان بگات بە کاری خۆیان هەنگاوی خۆیان و وردە پاڵپشتیان بین باشە کاکاو کارەزانین کە جگەل لە سەرمایی مرۆیی کە ئەتوانین بڵین بە بەهاترین سەرمایی هەرێمی کوردستان هەرێکە لەوە کارەکان کە ڕەنگە هەندێک دواکەوتین لەو بوارە ئابوووریەکانەوەیە کە ئەوەندەی پشتمان بنەوت بەستۆ پشتمان بە سەرمای مرۆیەکەمان نەبەستووە بەڵام لە تێدێکس جگە لە پەرەپێدانی سەرمایی مرۆی و کارکردن لەسەر ئەم بابەتە هەوڵەدەن باسی لایەنە شاراوەکان و توانستە شاراوەکان نەرمەهێزەکانی هەڵەبجە بکەن هەڵەبجە لە هەموو بوارەکانی ئابووری بەڕاستی قسەی بۆ وتن هەیە هەر لە گەشتیاریەوە هەر لە کشت و کاڵەوە هەر لە بازرگانیەوە بەهۆی ئەو سنوورە هاوبەشانەکە هەیەی هەوڵەدەن لە تێدێکس ئەمانش بخەنە ڕوون کە گەنج ئەتوانێت لەوێەوە دەست بکا بۆی کە لەسەر پێی خۆی بوەستێتەوە ئێمە تێدێکس ئاشتیمان ناوناوە بە حکمیەوەی هەڵەبجە پارێزگای ئاشتیە بەڵام بەڕاستی ئەگەر هەڵەبجە پایتەختی ئاشتی نەبووایە و ئەو ناوی پێوە نەبووایە ڕەنگە ناومان بنایە تێدێکس بوژانەوە تێدێکس گەشەکردن لەبەرەوەی ئامانجمانە هەڵەبجە لە ڕێگەی تێدێکس و هاوشێوەکانی تری تێدێکسەوە کە لە ساڵانی داهات و حتمما ئەنجامە دێ و پێشتریش ئەنجام درراوە گەشەیەکی زیاتر بە هەڵەبجە بدەین لە بوارە جیاوازەکان کە بەڕێزت باست کرد بواری وەبەرهێنان بواری پیشەسازی بواری کشت و کاڵ بواری دەستی کار کۆمەڵێک بوارمان هەیە کە بەڕاستی هەڵەبجە پێویستی بەوەیە گەشەی پێ بدرێت هاوشانی شارەکانی تر زیاتر لە شارەکانی تر لە بەروی هەڵەبجە هەمومان نەزانین قوربانی دەستی تاوانێکی گەورە و تاوانکارێکی گەورەیە پێویستی بەوەیە کە زیاتر خزمەت بکرێت چۆن لە بواری ئاشتی پێویستی بە خزمەتە حتمما لە بوارەکانی تریش پێویستێتی و ئەمەمان ڕەچاو کردووە ئەو چیرۆکانی کە ئەگەڕێنەوە ئەو هەوڵانی کە ئێمە داومانە لە بوارە جیاوازەکانە چۆن بواری بازرگانی و پیشەسازی و بەرهێنانی تایە بواری کشت و کاڵیشی تایە یەکێک لەو چیرۆکانی کە بۆم باس کردی بۆتە ئێستا یەکێک لە براندە جیهانیەکان بابەتی کشت و کاڵە بەرهەمە کشت و کاڵیەکان لە هەڵەبجەوە چۆن پاکێجین ئەکرێن ئەنێرێنە دەرەوە چۆن بەرهەم ئەهێنرێن و وڵاتانی عەرەبی سوودی لێ ئەبینن لە ڕێی گەنجێکی هەڵەبجەوە ئەمە بۆ خۆی گرنگێکە ئەمە بکەینە چۆنەڵێ نمونەیەک لە بری ئەوەی چل کارمەندی هەبێ ئەکرێ ئەم کارگەی گەورە بکرێت گەشەی پێ بدرێت 400 کارمەندی هەبێ هەمووی خەڵکی هەڵەبجە بێت و گەنجانی هەڵەبجە بخرێنە سەرکار لە بری بچنە شارەکانی ترەوە بە دوای کار و بە دوای دەرفەتی کار و بە دوای کارمەندیا بگەڕێن ئەکرێ هەر لە شارەکەی خۆیان دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنرێت زۆر فۆکەسمان لەسەرەوەیە و بەڕاستی ئەمە پرۆژەیەکمان ئامادەیە مناقەشەشمان کردووە لەگەڵ بەرپرسانی شارەکە گفتوگۆمان کردووە لەگەڵ بەرپرسانی حکوومەت لەگەڵ بەرپرسانی شارەکە لەگەڵ ئەو سەرمایەدارانەی سەپۆرت و پاڵپشتی پرۆژەکەی ئێمن قسەمان لەسەرەوەیە کە تێدێکس تەنها ڕۆژی شەمە نەبێت و کۆتایی بێت ئێمەمانەی بە درێژایی ساڵێکە پرۆژەمان هەبێت تا تێدێکسی ئاشتی ساڵی داهاتوو مەڵەتی بە وەرگین و ئەنجامی ئەدەین
پرۆژەی جۆراوجۆرمان هەبێت بۆ ئەوەی ساڵی داهاتوو هەڵەبجەیەکی تر ببینین تێدەکسی تێدا ئەنجام بدەین. ئێمەش هیوادارین هیوای سەرکەوتنتان بۆ بازین بەڕێز هاوکار ئەزەت وتەبێژی تێدەکس کە لەگەڵمان ئامادە بوون. سپاس بەخێر هاتن. سەرچاوەکان. باسی ڕێنماییەکانی گۆمرگیارەمی کوردستانم بۆ کردن وتم لەبەرەوەی کە زیادەڕۆیی ئەکرا لە هەناردەکردنی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران ڕێنوێنی نوێ دەرکراوە بۆ هەناردەکردنی ئۆتۆمبیل لەم بارەیەوە پەیامنێرمان هەیە من کەمال لەگەڵمانە بابزانین کاریگەریەکانی ئەم بڕیارە چی ئەبێت بە پێشبینی ئەو کەسانە کە لە بازاڕەکەیان بەڕاستە و خۆم معنان بەم ئیشەوە هێمن سڵاوت لەبێ پێمان بڵێ چ زانیاریە کرد لایە لەم بارەوە. بەڵێ زریان وەک دەزانین بەڕێوەتی گشتی گومرگی هەرێم چەند بڕیارێکی نوێی دەرکردووە سەبارەت بۆ ئۆتۆمبیلە ژمارە کاتیانەی کە لە ماوەکانی ڕابردوودا هەناردەی دەرەوە دەکرات بە تایبەت وڵاتی ئێران چکە ئەوە توانین بڵین ماوەیەک بوو ئەو ئۆتۆمبیلانەی کە ئێستا من لە یەکێک لە معنازەکانی شاری سلێمانی بە تایبەت ئەم جۆرە BYD و چوزانەوانی کە هەیە سینیوانن ڕوانەی وڵاتانی دەرەوە دەکرا بە تایبەت کۆماری ئیسلامی ئێران ئەمە ژوای کردبوو نرخەکەی لە بازاردا گۆڕانکاری بەسەردا بێت و وە گران بێت. ئێستا بڕیارێکی نوێ هەیە لەلایەن بەڕێوەتی گشتی گومرگی هەرێمەوە کە چەند مەرجێکیان هەیە ئەمیش لە پێنا ئەوەی کە نرخەکان جێگیر بێت و نرخ لەوە زیاتر بەرز نەبێتەوە. من بۆ قسەکردن لەسەرمە دەچمە لای میوانەکەم بزانم ئەم بڕیارانە چ کاریگەریی هەیە لەسەر بازارەوە بەگشتی چکە پێی بڕیارەکەی کە پێویستە ئەو ئۆتۆمبیلە ژمارە بکرێ یاخو بڵین ڕقمی بۆ بکرێت اینجا ڕەوانە بکرێت و دواتر ڕقمەکە دەدرێتە ئەو کەسەی کە کردوێت یاخودەوە کۆمپانیا. من دەچمە لای کاک فەرمانە گەربەی تێرەوە سڵاو لێ بێ و ئەم کاتە سەبارەت بەم بڕیارەی وەزارەتی گشتی گومرگی هەرێمی کوردستان کە بڕیاری داوە ئۆتۆمبیلانەی ژمارە کاتین چی دیکە ڕێگەیان پێ نادرێت کۆمپانیاکان ڕەوانەی وڵاتی کۆماری ئیسلامی ئێران کەن تەنها دەبێ چەرمەرجێکیانەیە کە دەبێ یەکێک لەوانە ژمارەی کرێدا خۆشی ڕقم کرێ و اینجا ڕۆن ئەمە چۆن ئەم بڕیارە بۆ ئێوە پێتان وایە ئەمە بڕیارە باشە لە بەرژەوەندی گشتێ بە تایبەت ئەوەی خاوەنکارەکان بەخێر بێن سەر چاوانم برای بەڕێزم بۆ ئەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەری کردووە چەند لێدوانێکی بۆکەی نێمە لێرە لەوانە بازار خاو ئەکاتەوە چونکە ئەگەر بۆ ئەوێ ئەم ئۆتۆمبیلە ئەگەر ئێستا من ئەم ئۆتۆمبیلەم ڕەوانەی وڵاتی دەرەوە کەم وڵاتی ئێران بکەم بە ژمارەی کاتی ئەمڕۆ قەدەغە کراوە بە پێیان بڕیارە تازە پێویستە ئەم ئۆتۆمبیلە ژمارەی هەرێمی کوردستان بەسێ واتە ئۆتۆمبیلەکەمە بێ ڕقم کەم جارێکی تریش دووبارە مامەڵی بۆ بکەم و ئەم ڕقەمە من وەربگرمەوە ئەنجا ئاچێتە ئای لێرە خۆی هەم کاتم زۆرتر لێ بە هەم کولفێکی زیاتریشی تێچێت لەم حاڵەتەشە کڕیاری ئێران لەواچی ئاوە بۆ شێوازە نەتوانی ئەم ئۆتۆمبیلە بکڕیانی هەم بازار سستەکە هەم گرانتر ئەکەوێت لەسەر ئەو هەم بۆ منیژەوەی بەبێ بازاڕی پێتان وایە ئەم بڕیارە بۆچی دەرکراوە چکۆن ئاماژە بۆ دەکەن چلو خاڵانی کەیانە دەڵێن ئەمە وای کردبوو کە لە ڕابردوو ئەم ئۆتۆمبیلانە کە ڕەوانەی ئێران دەکران نرخیان لە بازارڕ گۆڕا بوو پێ دوای ئەمە بێت هۆکاریەوەی کە لە داهاتوودا نرخیان دابەزێت دابەزینەوەی نرخ بڵێن یەکەم بەرزبوونەوەی نرخ پەیوەست بوو بە گەڕوی هورمزەوە هەتا ئەم دەقەش گەڕوی هورمز نەکراوەتەوە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخ ئەوە بوو ئەنجا دووهەم لە پڕە دەرگای ئێران واڵا کرا بۆ ڕۆشتن ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتی ئێران ئەمە هۆکاری بەرزبوونەوەی نرخبوون نەگەوەی کا بڵین ئێمە ڕسوماتی ڕقمکردنی ئۆتۆمبیل بین و دووبارە هەڵی بوەشێنینەوە و ئەنجا بڕاو یعنی ئەمە تەنها ئەوەیە کە کاتەکە درێژەکاتەوە و کولفە زیاترەکە بە بڕای من کاریگەری لەسەر نرخ نەبووە ئەو کارە بەڵام ئەم کارە زیاتر کات لێ ماکوژێ و کولفەی زیاترە بە باشە پێ بڵێ پێشتر ئەم ئۆتۆمبیلانە جارۆ خۆ داماژەر پێکرد بەرزبوونی نرخێک تا پێیوەست بوو بە گەروی هورمزەوە ئێستا نرخەکەی چەندێ فەرقی کردو بەراورد بە پێش داخستنی ئەو گەروەیە بە پێش داخستی گەروەکە لە 1000 بۆ 1500 دلار ئۆتۆمبیلی فەرقی کردووە بەڵێ 1000 بۆ 1500 دلار چۆتە زەری ئەویش لەبەر داخستنی گەروی هورمز هەرش کاڵایەک کە لە بازارە نەگەر ئۆتۆمبیل هەش کاڵایەک لە بازارە کەم بێتەوە تەڵەبی زۆر لەسەر بێت تەڵەبیشی لۆسەر بوو خۆی وردە وردە بەرزە بێتەوە ئەمە نەگەوەی بازرگانەکان بەرزیان کرد بێت کولفەی هێنانی ئۆتۆمبیلەکە زیای کردووە ئالەبەی ڕێگاکە گۆڕەوە پێشتر ئێمە لە وڵاتی ئێران و ئێمە ئۆتۆمبیلمانەیەنە هاوردەمانە کرد بۆ هەرێمی کوردستان ئێستا بەعکسەوە لە وڵاتانی ترەوە گەرین ئەم بڕیارە پێ دوایە لە داهاتوودا لێکدانەوە چییە بۆی بازاڕی ئەم ئۆتۆمبیلانە وە خۆی مێنێتەوە دائەبەزێ بەرزە بێتەوە یاخود چۆن یاخود تەنها ئەمە لە زەرری کۆمپانیاکان یاخود ئەو کۆمپانیانی کە ئۆتۆمبیلانە ئەمە تەنها زەرە لە کۆمپانیاکانیان نەک لە هاوڵاتی و نەک لە بەرز بوو نزمبوونەوەی
ئۆتۆمبیل چونکە من وەکو خودی خۆم ئەگەر ئۆتۆمبیل بە پێی پێویستی خۆم بۆ وڵاتی خۆمیێنم بەڵام ئەگەر من ئۆتۆمبیل هەناردە بکەم ئەوە بەشی هەناردەکردنەکەشێنم من ئەگە بزانم هەناردەکردنەکەم ناڕەوە پێی پێویستی خۆم ئۆتۆمبیلێنمە هەرێمی کوردستانە لەو حاڵەتەیە هەڵاوسان ڕوونایەت ئۆتۆمبیل ناشکێ بۆ شێوازەی کە شرۆڤە کراوە بڵین نرخ بێنێتە خوارەیان نرخ سابتکە چاوتان ماچەکەم ڕێسڵاومەوەتان بەڵێ زریان دیارە مەوتەی کاک فەرمان بوو سەبارەت بە نرخی ئۆتۆمبیل دیارە بە پێی هەر بڕیارەکەەوەی کە هەیە ئەو ئۆتۆمبیلانەی مۆدێلی 2024 2025 2026 واتە بڕیارە ئەو ئۆتۆمبیلانە دەگرێتەوە کە ڕێگەیان پێ نادرێت ڕەوانەی دەرەوە بکرێن تەنها دەبێ ڕەخەم بکرێ من دەچمە لای کامەران بۆی ئەویش چێکی دیکەیە لەوان بۆی قسە بکات لەسەر بزانام بۆچوونی چیە لەسەر و کامەران سڵاو لێ بێت بۆچوونی تۆ چییە لەسەر ئەم بڕیارە پێ دوایە کە ئێستا ڕێگە نادرێت ئەم ژمارە کاتیانە ڕەوانەی ئێران دەکرێت دەبڵێت بە پێی بڕیارەکە دەبێت ڕەخەم بکرێن و دواتر ڕەخەمەکە دەگەڕێنەوە بۆ منە خاوەن کۆمپانیەکان غەڵەتە ئەوە غەڵەتە ئەوەیشی دووجارەیە هەر دەریکابرادی و گومرگشتی لێ نادا ڕوسماتێکی گەی بکەن و بڕوا زیاتر باشە نەک بازاری دایرەکان قەڵە باڵە کات وشێت سێڵ ڕقەمیش بەرن قەینە ڕقەمەکان توان ڕەبسکەنەوە هەوشە بێ بکرێ بەتە دیسا تۆ سفرەکەیتەوە بە ڕقەم دیسان چیتۆ مەعامەلی هەڵۆشانەوەی بۆگەیەوە غەڵەتە بەڕێی من کات لە ئێمە بە کاتە گوژێ ئەڕەوەڵە کاتە گوژێەوە پێ دوای ئەمە لە داهاتوودا کاریەگەر بێت لەسەر بازار بەگشتی یاخودیەوەی خاوەن طبعا سارە گرانە بێ ئەن تۆ ساری ڕقەم ڕوا بۆ دەرەوەی وڵات بەس گوژوینیشە بێت بڵێ بازارێکی خۆشەکە مەعامەلی تاگرێت وەک دوبەی لێت پێتان وایە پێویستە چی بکرێ بۆ منە ئەو ئۆتۆمبیلە پێشوەی ڕەخەم کرێ گومرگ کرێ و اینجا ڕەوانە بکرێ بڵێ ئەم سارە سفرانە گومرگە کرێ بڵێ تورکیا نایە گومرگی ئێرە شەدەین هەرێم بەڵام کابرای باتەوە ئەم حکومە قانزازە گومرگێکی ڕوسماتێکی کەمگی کات و بڕاتەوە خولوزیەکی بۆ بکات و بڵێ بڕاتە دەرەوە ئەوە شاکە و بڕیارە چاکە بەس نەکرێ بە ڕقەم و دیسان ڕقەمەکەی باتەوە بەلاش هەڵا ڕقەمەکە بە دیسانە دەتوانێت بێتەوە بە کابرا بیات لە سارێکە نایەوە زەرەری حکومەتە بەس منە بەڕێی من گومرگی گە لە جادی سڵا 5 6 حوتە لی بزێن و بڕات نەک بیکا بە ڕقەم و ڕقەمەکەی دوای بێت ئەڵە بیکاتەوە بە سارێکە شتێکوان بیستوە ئەوە غەڵەتە بەڵێ ئەوە غەڵەتە باز گومرگی کا قەیچێکە با بڕۆ ڕوسماتێکی بکات گومرگێکی بکات ئەو خۆی دوو جار گومرگە کرێم کە تەمان لە دوبەیەوە نایەت سە لە سارە دەبڵێ لە دوبەیەوە نابلێ لێران و نابوونێ بشەڕەوە لە تورکیاوە لە جادەی وشکانی وێت گومرگی سلێمانی ئەگرێ عێراق کات ئێرە کابرای ئێرانی لێمان بکرێت توان ڕوسماتێکی کات و بیباتەوە دەرەوە نەک بیکا بە ڕقەم و دایرەکان قەڵەباڵە کات و قەڵەباڵغیە کاتە شارەوە ژی سپاس دەکەم بەخێر بێ سەر چاوم بەخێر بێ ناخۆ سەر سپاس بەڵێ زریان ئەمە وتەی دوو میوانەکەم بوو سەبارەت بەو بڕیارە کە مەتێرەمی کوردستان خۆ بڵێن بەڕێوەبەری گشتی گومرگی هەرێمی کوردستان دەرکردووە سەبارەت بە ئۆتۆمبیلە ژمارە کاتێکان کە چی دیکە ڕێگان پێ نادرێت لەمە دووە ڕاستەوخۆ ڕەوانە بکرێت بەڵکو دەبێت چەند ڕێکارێکی یاسایی هەیە بە پێ و ڕێنماییانەی کە دەری کردو و پاشان ڕێگەیان پێ دەدرێت کە یەکێ لەو خاڵە سەرەکیانەوەی کە بێ ئۆتۆمبیلانە ڕەخەم کرێت و دواتر مامەڵەی بۆ دەکرێت و ڕقەمەکە دەگەڕێنرێتەوە بۆ خاوەن کۆمپانیاکە و پاشان ئۆتۆمبیلەکە ڕەوانەی دەرەوە دەکرێت. سپاس پێیان لێرمان هەیە من کەمال سپاس بۆ خۆت و میوانەکانت ماندوو نەبیهێ من. لە چەند گوندێکی ناوچەی بەردەڕەش شووتی خۆماڵی زووتر لە زۆربەی ناوچەکانی سنووری پارێزگای دهۆگە گاتە بازار کە کواڵیتی و تامێکی تایبەتی هەیە بەوەش بەناوبانگە. شووتی بەردەڕەش بۆتە سەرچاوی بژێوی سەدان کرێکار و دەرچووی زانکۆ و کاسبکار و شۆفێر کە لە وەرگرتن و گواستنەوە و فرۆشتنی ئەم بەرهەمەیە کارەکەن. دگل دەستپێکردنا گەرمبوونا تیشکên rojê û hatina werzê havînê deştên bipît û berhemdarên devera berderaş dihêne xemlandin bi rengê kesk û sor. Ev sala jî wek sûzeka salane berderaş bazarên Kurdistanê û Iraqê bi tamûtêştirîn û baştirîn corê şumtî xweş diketin. ئێستا ئەوە کە ڕژ بوو خلاصەوە شتە لێوە کاتی لێوەکردنی ئەگە گەورەبی بچکەبی عەجمی دەبی لێوە بکەی خلاص سۆر بیە. ئەمە یەکەم گوندین لۆ شفتیە ئێستا دەگاتی چ منتەقەشی نەگەشتی ئەرێ وڵات چەندی لۆ فەلەعی گرانبی باشە بەڕاستی هێشتا شفتی بە 300 دیناری بە 350 وڵات چی ناگرتەوە بەخوای ئەمە ئەلان ساق دەسیدن 89,000 حەقی ساقێ و عەمالیە و یعنی زۆر مەسرەفی دەسی وەڵڵا. Bi seda kirêkar û kasibkar û şofêr digel derketina evan berûbûman dikevne karî bûye jêderê bi jîwiya wan
و هر سال لیوی دمی چاوره درکتنا اوان بروبمان دکن. ئەو شۆلە بیتە سەرچاوەیەکی دەهات بۆ سەدان خێزان و ئەوانەی کە لەگەڵ میش دێن قسمەشیان تەلەبانە قسمەشیان تەلەبێ مەعادنە قسمەشیان مۆزەفن قسمەشیان تەلەبێ کولیەنە کە دەبارەی ژیانی خۆیان پێ دەکەن. وەڵڵا ئەمەی شفتی دەکەین بەکرێ دەبینە دۆچێ لە گوندی خاروچینە شفتێکی بەناو بانگە لە پێشی هەموو گوندەکان هەموو مەنتیقەکان پێڕادەگا وەلۆمە کاسبیە لەوش کاسبیە ڕاستی شفتێکەمان ڕقەمە وش دەبینە دۆچێ عەلوێ دۆچێ شفتێکەمە بەناو بانگە زۆر کەس دەڵێتن ئەو شفتەیە چێن دەردێن لەمەوەی خاروچیە. لگوری آمارین فرمین رببریا چاندنا بردرش اف ساله زیدتر جه 3000 دونمین اردی به شمتی هاوینی هاتیه چاندن اف روبری زور یا بوی از تونکا سرکی آبورا دوره. پێشبینی دەکەین ڕووبەر لە دەوری 3000 دۆنم هاتوویتە چاندن وەکو بەرهەمیش بۆم ڕێژەشی باشی دەبێت چونکە تا ئێستا وەکو کەشەوە کاریگەری لەسەر بەرهەمی شووتی نەبووە تاکو ئێستا وەکو عەرز و تەڵەب ئەگەر بیدایەتی کە هەموو بەرهەمێک دەردەچێت نرخەکەی گرانە دواتر دادەبەزێت بە پێی داواکاری وانی عەرز و تەڵەب. آخو آوا گنجایی یا دوره و شهرازایا جوتیاران و قباره و رنگ شمتی بردرش وکریه که ناو بانک که زور بخو پیدا بکد و لبازاری دای برنیاسه نوکه 1 کیلو ده نابرا 300 بو 500 دینار آیا. دلبرین غازی کرسات نیوز دشتاین بردرش. لە دهۆک بێ بازاڕی تەنگی بە کاسبکاران هەڵچنیوە دوکاندارانی دهۆک لە ڕۆژێکی سەخت ئاژین داهاتی کەم لە بەرامبەر کرێی بەرزی مڵکەکانیان بێگومان ئاستەنگی زۆری بۆ دروست کردوون هەرچەندە قەیرانی دارایی هەموو هەرێمی کوردستانی گرتوتەوە بەڵام سستی بازاڕەکان لە دهۆک هاوڵاتیانی تەواو هەراسان کردووە. بازار دهوکê di navbera dergehên vekirî û gîrfanên betal da. Li navenda bajarê Duhokê arîşe ne nebûna kelûpela ye, belkû nebûna bazarî û dehatî ye. Dukandarên Duhokê di rewşeka dijwar da dijîn. Dihatekê kêm beramber kiriyên bilindên mulkan. Ev rû pitir ji her demekî bazarê Duhokê. Pêdivî bi piştevanî û çareseriyên rasteqîne heye da ku bijêwiya sedan xêzanan ji nav neçît. مال ازشین بیشتر نوتش صدی ویگا دکاندارید ما ایجارا خونه داره خن و وکی همه سیک یا دیاره و احتمال ویگا به هکم پجمیرین بار بک احتمال 100 مروف ناف سیک خریدانه بن آنکو بازار دهوکه هکم بیشین همای مریه احتمال دبر دی باشتر بن یعنی بنمونه وکی زاخو وکی دنگو باز گهنمک و حولیر گلک باش یعنی گلکش دهوکه باشتره سلیمانی گلکش دهوکه باشتره بس نظانم دهوکه بازار زوریه هکم بیشین آلوزه و گلکی کمه باور که بازار اما یک جاریه راستیایی و که هم بینین و هم ناو بازاری دا و هم گل حوال برادرت خود تاوین چه جهجی و که دهوکه نکتینه بازار دهوکه اما یک جاریه راستیایی تایبت پشتی جشنه. Evvedengîya bazarê Duhokê neya cudaya ji wê qeyrana darayîya tevaya Herêma Kurdistanê pêd nalît. Belê wek aborînesek dete diyar kirin. Ev rû Duhok serpişk û qurbaniya êkêya vê sistiyê ye. Li vêrê gîrfanên betal pitir rengê daye ser dergehên kilîldayên dikana. دیابه جیبت یارتن بو کمک اگر ایکی دو ماهی او وکی پیدوی خدمت خلک دکاندار فروشیار خودان کارگه خودان پروژگه خودان جهنگ گشت گذاری نهاتی کرن او کار آسانیت پیدوی بو نهاتی ندابین کرن دا پریاوا بلوین و گشه یا بازاری هبیتن بزوینر بازاری پاره وقتی موچخور پاره نورگریتن هیزا کرین ناکفتت کاری دا بس گل اندیجه که تو سحک خلک کلی شیتن تا راده که بیتا پشه که دیال لانه حکومی کو پاره برداد سیکه دا Evvedengîya bazarî pisyareke di azrînît. Erêkengî dê destê qurtalkirinê gehîtevan kasibkaran berî ku dergehên xwe bû heta hetayê dabixen. Ev e rewşa bazarê parêzgeha Duhokê ye ku eger tu kiryaran bijmêrî çêdbît bi tilên desta bihêne hejmartin. Ji ber hindê jî karîgeriyeka mezina darayî li ser xudan dikanên evî bazarî kiriye û dene diyar kirin eger li ser vî destûdarî bît dê xevenkên dikanên xwe girin û
قەستە ماڵن خوکەن هەوار عەلی کورتسات نیوز دهۆک چەند شوێنێک شەوی ڕابردوو لەلایەن ئەمریکاوە لە ئێران کرایە ئامانج هەرچەندە ئەو شوێنانە کە کرایە ئامانج هەندێک بەربڵاو بەرفراوان بوون بەڵام گرنگترین شوێنەکانەمەوێت لێرە باس بکەم کە هێرشەکان لەوانە قورستر بوون و هێرشەکان لەوێ چڕتر بوون. لێرەیە گەر باسییان بکەین لە بەرەم شوێنانە کە ئەمێ باسی بکەم زۆر ئەو شوێنانن کە پێگەی ئابووری گرنگیان هەیە لە ئێران و بۆ ئێران گرنگیەکی زۆریان هەیە. یەکەمیان ئەسەلویەیە کە ئەسەلویا یەکێ لە شادەمارەکانی وزەیە وەش لە شادەمارەکانی کەرتی وزەی ئێرانە بەو پێی کاگەرمە باسی گرنگیەکانی بکەم دڵی پیشەسازی غازی ئێرانە بە تایبەتی لە بەرەوەی کە گەورەترین کێڵگەی غازی هەموو جیهان لەم شوێنێکام کێڵگە غازە بەشێکێکەوێتە ئێران و بەشێکێکەوێتە قەتەر. گرنگترین جەمسەری غاز و پترۆکیمیایە هەناردەی ساڵانەی 29 ملیۆن تۆن پترۆکیمیا لە ئەسەلویەوە ئەکرێت و هەروەها 175 مێتانۆڵی ئێران لەوێ بەرهەمە هێنرێت کە کەسێک ئەڵێ لە ئەسەلویە ئەژیم لە ئێران هەر بۆ بەناوبانگە کە شوێنی کار و شوێنی پیشەسازیە ئەو کەسانە کە ڕوەکەنە ئەسەلویە زۆرتر بۆ کارکردن ڕوەکەنە ئەو شوێنە. با بچینە لای زانیاریەکانی تر باسی ئەو کێڵگە گرنگەتان بۆ بکەم کەوەکوتم لە ئەوەیەوە گرنگێکی زۆری هەیە. کێڵگەی پارسی باشوور کە گەورەترین کێڵگەی غازی جیهانە هەموو کێڵگەکە بە بەشی قەتەر و ئێرانەوە 51 تریلیۆن مەتر سێجا یەدەگی غازی هەیە ئەوەی ئەکەوێتە ئێران 14 تریلیۆن مەتر سێجا یەدەگەکەی 140 یەدەگی غازی ئێران لە پارسی باشوورە و 175 بەرهەمی غازی ئێران لە پارسی باشوورەوە بەرهەم ئەهێنرێت. با بچینە لای داتاکانی تر هەر لەم بارەیەوە. بەندەر عەباس بابەتی ینی شوێنێکی ترا و ناوەندێکی ترە کە شەوی ڕابردوو لەلایەن ئەمریکاوە کرایە ئامانج دەواازەی سەرەکی بازرگانی دەریاییە لە ئێران. بەندەر عەباس نزیکترین بەندەری ئێرانە بۆ گەڕووی هورمز و هەروەها ناوەندی لۆجستی دەریایی و سەربازیە لە ئێران وەکوتم نەتەنها پێگەیەکی بازرگانی هەیە پێگەیەکی گرنگی سەربازی هەیە بەهۆی نزیکەکەی بە گەڕووی هورمز. بەندەری ڕەجایی کە ئەکەوێتە بەندەر عەباس ئەمە یەکێک لە گرنگترین و استراتیژیترین بەندەرەکانی ئێرانە گەورەترین بەندەری کۆنتێنەریە کە نیوەی توانای بەندەرەکانی ئێران واتە 150 توانای بەندەری ئێران بۆ بازرگانی لە بەندەری ڕەجاییەوە. گواستنەوەی کاڵا لە بەندەری ڕەجاییەوە 7 ملیۆن تۆنە تواناکەی بێگومان. توانای کۆنتێنەری بەندەری ڕەجایی 6 ملیۆن کۆنتێنەری بیسپێی توانای بازرگانی هەیە لە بەندەری ڕەجاییەوە 40 سەکۆی هەیە بۆ بێگومان لەنگەرگرتنی کەشتیەکان و هێڵێکی شەمەندەفەری ناوخۆشی هەیە بە درێژی 23.5 کیلۆمەتر. با بچینە لای شوێنێکی تر کە ئەویش قشمە. قشم بێگومان ڕێک ئەکەوێتە سەر گەروی هورمز و گەورەترین هەروەها گەروە لە کەنداو لە هەموو کەندا و گەورەترین دوورگەیە لە هەموو کەندا و ناوچەی ئازادی بازرگانیە لە ئێران و هەروەها ناوەندێکی زۆر گرنگی گەشتیاری و بازرگانیە. دامەزراوەی وزە و کۆگای نەوت و غازیش لەو شوێنە هەیە و لەو ڕۆوە قشمی گرنگ کردوواتان نەک هەر لە ڕووی وزە و سەربازی و غاز و نۆتۆ لە ڕووی گەشتیاری و لە ڕووی پیشەسازی دەریایی شەوە قشم گرنگێکی زۆری هەیە و لەو ڕۆوە کە نزیکترین دوورگەیە هەرڕێک لەسەر گەروی هورمزە دوورگەیەکی گەورەشە. جاجگە لەم بابەتە لێرامەوێ هەندێک داتا و زانیاری تر وەربگرین دەربارەی بەهای دراوەکان کە بەهۆی ئەم جەنگەوە کە بۆم باسکردن گۆڕانکاریان بەسەراهات بێگومان. ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان دینار بەرامبەر بە دۆلار دابەزینێکی بەخۆیەوە بینی 100 دلار بە 155650 دینار. لە بازارەکانی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا 100 پاوند بە 24000 دینار، 100 یۆرۆ بە 177500 دینار، هەروەها 100 دلار تمەنیش بەرامبەر بە دۆلار دابەزی. بێگومان هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەو جەنگار چەند جەنگێکی سنووردار بوو کە ماوەی شەوی ڕابردوو ڕوویدا بە 18 ملیۆن و 30,000 تمەن مامەڵی پێوەکرا و 100 لیرەی تورکیش بە 3400 دینار بوو لە بازارەکانی هەرێمی کوردستان. بچینە لای زێڕ و زی و نەوت کە تەنها کاریگەری جەنگەکەیان لەسەر نییە، کاریگەری داتا ئابوووریەکانی ئەمریکاشیان لەسرە. زێڕ ئەمڕۆ کە دابەزێنی بەرچاوی بەخۆیەوە بینی ئۆنسەیەکی لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیە بە 4077 دلار بوو. 1 کیلۆگرام زێڕ بە 1996 دلار لە بازارەکانی جیهان مامەڵی پێوەکرا. لیرەیەک زێڕ بۆ 875 دلار دابەزی. هەر سێ عیارەکەشی لە هەرێمی کوردستان
دابەزینی بخۆیەوە بینی زێڕی ئارە 18 بە 768,000 دینار، ئارە 21 بە 896,000 دینار و ئارە 22 بە 939,000 دینار بۆ گەر تێبینی بکەن. دابەزینەکە یەکجار بەرچاو وەکوتم تەنها کاریگەری ئەم جەنگە نەبوو، کاریگەریەکی تر داتا ئابوووریەکانی ئەمریکایە. هەر لە ماوەی ئەم هەفتەیە داتای بازاڕی کار بڵاو ببوویەوە، ئەمڕۆکە داتاکانی پێوەست بە هەڵاوسان بڵاو بووتەوە، هەڵاوسان لە ئەمریکا بەرز بووەوە. ئەمە پێشبینیەکانی بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سوود لە ئەمریکا بەرز کردووەتەوە، پێچێکە لە پاش 3 ساڵ ئەمریکا ڕێژەی سوود بەرز بکاتەوە، کامە بە زیانی زێڕەوە بۆیە نرخەکەشی لەو ئاستەیە دابەزاندووە. با بچینە لای زی و نەوت بزانێکین زی و نەوت چیان بەسەر هاتووە. ئەمڕۆ لە بازارەکانی جیهان زیویش دابەزینی بخۆیەوە بینی ئۆنسەیەکی بێگومان بە 63 دلار و 46 سنت مامەڵی پێوەکرا، کیلۆگرامێک زی و بە 2039 دلار بزی و مەرمەڕۆ پاڵمیش بە 2106 دلار لە بازارەکانی هەرێمی کوردستان کڕین و فرۆشتنی پێوەکرا. با بچینە لای نەوت کە ڕاستەوخۆ کاریگەری ئەم پێکدادان لە سنوورداری شەوی ڕابردووی لەسەر بوو 10 بەجێ لە دوای دەستپێکردنی هێرشەکان نرخی نەوت بەرزبوونەوەی تۆمارکردەکە هاوکارانم نرخەکانی پێیوەست بە نەوتمان بنە بۆی باسی پێ بکەین بەڵێ لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیە، بەڵام لە بەرەوەی کە هێرشەکان سنووردار بوو، لە بەرەوەی کە ترامپ هێرشەکانی ڕاگرت وەوتی ڕێککەوتنەکەینی تروتی ئەم هێرشانە سنووردار بوو لە بەرەوەی کە ئێران بڵێن کۆپتەرەکەی خستە بووە خوارەوە، گەیشتەوە بە 92 دلار و 97 سنت. نوتی تەکساس هەرچەند وەکوتم بەرز بووە 95 دلارشی تێپەڕان، نوتی تەکساس بە 9 دلار و 15 سنت مامەڵی پێوەکرا و غازی سروشتیش بە 3 دلار و 12 سنت لە بازارەکانی جیهان ئەمڕۆ لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیە مامەڵەیان پێوەکرا. هەر پێوەست بم بابەتە لە کاتێکا کە لە دەستپێکی جەنگی ئێرانەوە ئێرانەڵێت کە بە تەواوەتی کۆنتترۆلی گەروی هورمزی کردووە، خۆی بڕیارەت کە کام کەشتیانە و کام نەوت هەڵگرانە بە گەروی هورمزا تێپەڕن. ترامپ ڕایگەیاندووە کە لە مانگی نیسانەوە ئۆپراسیۆنێکی نهێنی لە گەروی هورمز جێبەجێ کردووە کە تایە یاوەری 200 کەشتی بازرگانی کردو، ڕێگەی بۆ تێپەڕبوونی 100 ملیۆن بەرمیل نەوت کردوێتەوە. ئەو پرسە ڕاست بێت یاخودنا گۆڕانکاریە جیۆپۆلیتیکیەکانی چەند مانگی ڕابردوو داخرانی گەروی هورمز تەنها بە ینی لێکەوتەی ناوچەی نییە و بۆ بە پرسێکی جیهانی و کاریگەری لەسەر هەموو جیهان دروست کردووە. دۆناڵد ترامپ ڕایگەیان لە مانگی نیسانەوە ئۆپراسیۆنی نهێنیان بۆ پاراستنی کەشتیە نەوتەڵگرەکان لە گەروی هورمز ئەنجام داوە. جەختیشی کردەوە کە ئامانج لە ئۆپراسیۆنەکە گرنگتیکردنی بەردەوامبوونی بازرگانی نەوت و ڕێگریکردن بووە لە دروستبوونی ئاستەنگی گەورە لە بازاری جیهاندا. وتیشی ئامانجەکەیان پێکاوە و ڕێکارەکانی ئەمریکا ڕێگر بووە لە بەرزبوونەوەی زیاتری نرخی نەوت و لە ئاستێکدا بازارەکانی بە سەقامگیری هێشتوتەوە. داخرانی گەروی هورمز بەهۆی جەنگی ئێرانەوەی چەک لە گەورەترین شۆکەکانی مێژووی لە بازاری وزەدا دروست کرد و لێکەوتەکانی بەخێرایی کاریگەریان لەسەر بازاری وزە و گواستنەوەی دەریایی و ئابووری وڵاتان دروست کردووە. بۆ ڕۆبەڕۆبوونەوەی ئەو بارودۆخە ئەمریکا هەوڵی داوە بە بەرزکردنەوەی بەرەمێنانی نەوت، خستنەڕووی زیاتری نەوت لە بازارەکانی جیهان و بەکارێنانی یەدەکی استراتیژی بەشێک لە کورتێنانی بازاری نەوت قەرەبوو بکاتەوە کە بەهۆی کەمبوونەوەی هەناردەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ڕوویداوە و بە گوێرەی فەرمانگەی زانیاری وزەی ئەمریکا واشنگتن ڕۆڵێکی بەرچاوی جێراوە لە دابینکردنی پێویستیەکانی بازاری وزەدا و بووە بە گرنگترین هۆکاری بەردەوامیدان بە خستنەڕووی نەوت. دروستبوونی ئاستەنگ لە گەروی هورمز و کەمبوونەوەی بەرەمێنان بووە هۆی نیگەرانی وڵاتان سەبارەت بە ئاسایشی وزە. لەو بارودۆخەشدا وڵاتانی پیشەسازی دەستیان برد بۆ بەکارێنان و خستنەڕووی یەدەگە استراتیژیەکانیان و هەوڵیاندا ڕێگر بن لە بەرزبوونەوەی زیاتری نرخەکان. هەرچەندە کەمبوونەوەی ئاستی یەدەگی استراتیژی بووە بە نیگەرانیەکی دیکە لای وڵاتان و پسپۆڕان هۆشداری دەدەن لەوەی دابەزینی یەدەگی استراتیژی لەو ئاستەدا توانای وڵاتان بۆ ڕوبڕووبوونەوەی قەیرانەکانی داهاتوو لە ئاستێکی بەرچاودا کەم دەکاتەوە. کاریگەریکی دیگەی قەیرانەکانی گەروی هورمز گۆڕینی ئاراستەی گواستنەوە و بازرگانی وزە و بەکارێنانی ڕێڕەوە جێگراوەکانە. بە واتایەکی دیکە گۆڕانکاری بەرچاو بەسەر جوگرافیای بازرگانی وزەدا هێناوە. بۆ نمونە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی ناسەقامگیریەکانی دەریای سوور و هێرشی حوسیەکانەوە هاتوچۆی کەشتیەکان لە نۆکەندی سوێزەوە کەمی کردبوو. بەڵام جەنگی ئێران و داخرانی گەروی هورمز هاتوچووی ئەو نۆکەندەی بوژاندوێتەوە و بووەتە هۆی بەرزبوونەوەی داهاتی ترانزیتی میسر.
بەگشتی گۆڕانکاریە جیۆپۆلیتیکیەکانی چەند مانگی ڕابردوو دەری دەخات کە قەیرانی گەروی هورمز تەنها بەریەکەوتنێکی ناوچەیی نییە و بۆتە پرسێکی جیهانی لە گۆڕانی ڕێڕەوەکانی گواستنەوە و بەرزبوونەوەی ڕۆڵی ئەمریکا لە بازاڕی وزە هەتا بەکارهێنانی بەرفراوانی یەدەگی استراتیژی و کاریگەری لەسەر نرخەکان لە بازاڕی جیهاندا دەری دەخات کە ئاسایشی وزەی چێکە لە گرنگترین فاکتەرە جیۆپۆلیتیکیەکانی جیهان و لێکەوتەکانی دروستبوونی ئاستەنگ لە گەروی هورمز دەتوانێت سنوورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێپەڕێنێت. قەیرانەکانی گەروی هورمز کاریگەری لەسەر زۆربەی وڵاتانی جیهان دروست کردووە، ئاراستەی بازرگانی گۆڕیوە، بەرهەمهێنانی بەرز کردووەتەوە. لێرە بەوردەکاری بە داتا و ژمارە باسی ئەەکەین. یەکەمیان ئەوەیە کە 11 ملیۆن بەرمیلی ڕۆژانە نەوت لە بازاڕەکان دابڕا لەگەڵ داخستنی گەروی هورمز. بابەتێکی ترەوەیە کە خواست بەهۆیەوەی کە نرخی نەوت بەرز بووەوە کەمی کرد وڵاتان هەوڵیاندا یادێکی استراتیژی خۆیان بەکاربێنن، واتە 1.1 ملیۆن بەرمیلی ڕۆژانە خواست کەمی کرد کە ئەمە هۆکارێک بوو بۆەوەی کە نرخەکەشی جەمپی گەورە نەکا لە دوای داخرانی گەروی هورمز. وڵاتانێکی زۆر بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو کورتێنانە کە لە بازاڕا دروست بوو یەدەگە استراتیژیەکان خستە بازاڕەوە کە بەهاری ئەم ساڵ بەهاری ساڵی 2026 ئەو خستنە ڕوا 6.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بۆ پێشبینیەکرێ لە هاوینە بۆ 7.6 ملیۆنی بەرمیلی ڕۆژانە بەرز بێتەوە تا نوتی استراتیژی کە بخرێتە بازاڕەکانەوە. ئەمەش کاریگەری نەرێنی خۆی هەیە هەڵبەتە. هەناردەی نەوتی ئەمریکا بەرزبوونەوەی بەرچاوی تۆمار کردو مانگی ڕابردوو 5.8 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی هەناردە کردەوە لە کاتێکا کە ساڵی ڕابردوو بە تێگرایی ڕۆژانە 2.8 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی هەناردە کردووە، سەدا 100 سەر و سەدا 100 بەرز بۆتەوە. پێشبینی شەکرێت کە لە ساڵی 2026 ئەگەر لە 5 ملیۆنەکەشان نەمێنێتەوە لانیکەم لە 4.2 ملیۆن بەرمیلا بمێنێتەوە کە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی سەدا 50. نۆکەندی سوێسیش یەکێکە لە براوەکانی ئەم قەیرانەکە لە گەروی هورمزا دروست بووە. هاتوچووی نەوتەڵگرەکان لە گەروی لە نۆکەندی سوێسەوە بەرزبوونەوەی تۆمار کردووە. نیسانی ئەم ساڵ بێگومان 529 نەوت هەڵگر بەو نۆکەندەیە ڕۆشتون لە کاتێکا کە هەمان کاتی ساڵی ڕابردوو 413 نەوت هەڵگر بوون بە گشتی هەموو کەشتێکان بە نەوت هەڵگر و کەشتی بازرگانیەوە. نیسانی ئەم ساڵ 1982 کەشتی پێدا ڕۆشتووە کە ساڵی ڕابردوو 1037 کەشتی بووە، واتە ئەمە سوودی زۆری بە میسر گەیاندووە داهاتی ترانزیتی مصری بەرز کردووەتەوە. ئەمریکاڵێ ئۆپراسیۆنێکی نهێنیم ئەنجامداوە بە دیاریکراوی ترامپ ئەڵێ یارمەتیم داوە کە لە ڕێگەی گەروی هورمزەوە 100 ملیۆن بەرمیل بچێتە ناو بازاڕەکان. ئەڵێ ئێران قسە بۆ خۆیە کاکاڵە من کۆنتڕۆڵی گەروەکەم کردو بنتوانیمە 100 ملیۆن بەرمیل لە گەروی هورمزەوە بنێرمە ناو بازاڕەکان. هەروەها ئەڵێ یاوەری 200 کەشتیمان کردو کە بتوان بە گەروی هورمزە تێبپەڕن. بارکردنی نەوتی ئێرانیش کاریگەری وەرگرتووە لە قەیرانەکانی گەروی هورمز. مانگی ڕابردوو ئێران تەنها 260,000 بەرمیلی ڕۆژانە نەوتی بار کردووە لە کاتێکە کە پێش گەمارۆکان ڕۆژانە 1.56 ملیۆن بەرمیلی ڕۆژانە ئێران نەوتی بارە کرد و کاریگەری نەک لەسەر بارکردن و هەناردن لەسەر بەرهەمهێنانی نەوتی ئێرانیش لە ئاستێکی بەرچاوە تۆمار کردووە یعنی دروست کردووە. کۆگاکردنی نەوتی ئێرانیش کاریگەری وەرگرتووە یەکێکی تر لە ڕەهەندەکانی کاریگەریەکانی گەروی هورمزە کە توانای کۆگاکردنی وشکانی ئێران واتە لەسەر خاکی ئێران 95 ملیۆن بەرمیلە کە سەدا 85.8 بەکار هاتووە تا 81.5 ملیۆن بەرمیلی بەکار هاتووە. تەنها 13.5 ملیۆن بەرمیلی بە بەتاڵی ماوەتەوە سەدا 14 داگەرم گەمارۆیانە بەردەوام بێ ئیتر نازانێنەوەتەکەی چی لێ بکاتوە لە کوێیە کۆگای بکات و یەدەگی بکە هەتاوەکو هەلی هەناردەی بۆ بڕەخسێت. جیاواز لەم بابەتە ئەزانین کە ئەمشە ڕووداوێکی گەورە لەسەر ئاستی جیهان ڕوئەیە کە ئەویش جامی جیهانیە. ئەزانین کە ئەم جامە یەکەم جارەکە لە سێ وڵاتی جیهان لە ئەمریکا و کەنەدا و هەروەها بەرازیل بەڕێوە بچێت. ئەزانین کە کورساتیش لە کارگەی کللتوری پرۆگرامی تایبەتیە بەرنامەی تایبەتی هەیە لەوێ یاریەکان پەخش ئەکرێت هاوڵاتیان ئەتوانن بچن هەروەها پسپۆڕان و هاوڕێیانمان لە دەستکی وەرزش لەوێ ئەبن پێش یاریەکان و دوای یاریەکان شیکردنەوەیانە بێ بۆ یاریەکان ئەتوانن چێژ ببینن لەگەڵ هاوڵاتیان لەوێ سێری یاریەکان بکەن و کاتێکی خۆش لەوێ بەسەر ببن. با من لێرە هەندێک زانیاری دەربارەی مۆندیالی ئەمساڵ دەربارەی جامی جیهانی ئەمساڵ خەمەڕۆ و بە ژمارە و بە داتا بابەتێکی زۆر سەرنجڕاکێشتان پێ بڵم پێشەوە وترێت کە سەدا هەفتەی هەموو ئەو تۆپانەکە لە یاری تۆپی پێیا لە جیهانە بەکارهێنرێت لە شارێکی پاکستان بەرهەمەهێنرێت. ئەمە بابەتێکی سەرنجڕاکێشە.
ئەم ساڵ تیپەکان 48 تیپن کە بەشداریان کردو لە مۆندیال لە کاتێکە ساڵی 2022 32 تیپ بوون. یاریەکان ساڵی 2022 64 یاری بوون. ئەم ساڵ 4 یارێن بە حکومیەوەی کە تیپەکان ژمارەیان بەرز بوو تۆ یاریەکانیش بێگومان زۆرترن. داهاتی فیفا گەر بەراورد بکەین لە مۆندیالی ڕابردوو لەگەڵ مۆندیالی ئەم ساڵ 2022 داهاتی فیفا 6.3 میلیارد دلار بووە. ئەم ساڵەمە پێشبینیەکرێت کە بۆ 13 میلیارد دلار بەرز ببێتەوە. خەڵاتی تیپەکانیش ئەم ساڵ ئاستی پێوانەی تۆمار کردووە. ساڵی 2022 440 میلیۆن دلار بووە، ئەم ساڵ بۆ 655 میلیۆن دلار بەرز بووتەوە. پێچووەکان ئەگەر باس بکەین قەتەر سەر و 200 میلیارد دلار پێچووی هەبووە بێگومان بۆ مۆندیالی ڕابردوو لەبەرەوەی کاوترێت هەر یاریگا و بابەتی هاوشەوەی نەبووە و ناچار بووە کە یاریگای نوێی زیاتر دروست بکە لەبەرەوە کە تێچووەکانی بەرز بووەوە. با بچینە لای داتاوزان یاریەکانی تر بزانین هەر لەم بارەیە چیمان هەیە، باسی خەڵاتەکانیشتان بۆ کەم کە بە چ شێوەیەکە. جامی جیهانی ئەم ساڵ وەکوتم بەرازیل بەڵام مەکسیک لە ئەمریکا و کەنەدا و مەکسیک بەڕێوەچی ئەمە یەکەم جار لە مێژووە کە 3 وڵات خانە خوێی جامی جیهانی بن. ماوەکەی 39 ڕۆژە 48 بەشداریەکەن. داهاتی فیفا ئەم ساڵ پێشبینیەکرێت 13 میلیارد دلار بێت و پێشبینیەکرێت کە کاریگەری ئابوووریەکەی 8.1 میلیارد دلار بێت. کاریگەری ئابووری چیە؟ واتە فرۆشتنی تکت، هەروەها مانەوەی گەشتیاران، هەروەها گواستنەوەیان ئەمانە هەمووی داهاتی لاوەکین کە بۆ وڵاتانی خانە خوێ بەدەستێت. خەڵاتی دارایی بۆ تیپەکانەوەی ئەم ساڵ لە بەرچاوگیرا وەکوتم بەراورد بە خولی پێشووتر بەرزبوونەوەی تۆمار کردووە. خەڵات بۆ تیپی یەکەم 50 میلیۆن دلارە، بۆ دووهەم 33 میلیۆن دلارە، بۆ سێەم 29 میلیۆن دلار و چوارەم 27 میلیۆن دلارە. دوایە بۆ قۆناغەکان قۆناغی 19 میلیۆن دلارە، بۆ قۆناغی 16 خەڵاتەکان 15 میلیۆن دلارە، قۆناغی 32 میلیارد دلار و قۆناغی 48 خەڵاتەکان 9 میلیارد دلارەوە جگەلەوەی کە ئەو تیپانە کە خۆیان چوونە مۆندیال پارێکیان پێدرێت وەکو یارمەتی دارایی. با بچینە لای داتاکانی ترمان و هەروەها ژمارەکانی ترمان دەربارەی ڕوودا گرنگەکەوە کوتم ئەمشۆ بەڕێواچێ. پڕداهاترین یاریزانەکان کە لەم مۆندیالەیە لەم جامی جیهانیە بەشدارن ئەمانن ڕۆناڵدۆ کە داهاتەکەی 295 میلیۆن دلارە، مێسی بە 140 میلیۆن دلار ڕیزبەندی دووەمی گرتووە، مباپێ بە 100 میلیۆن دلار، هەروەها هالاند بە 80 میلیۆن دلار لە ڕیزبەندی چوارەمایەمە هەمویان بەشداریان لا جامی جیهانی ئەم ساڵا کردووە. هەروەها ڤینیسیۆس کە 60 میلیۆن دلار داهاتی هەیە، محەممەد سەلاح بە 55 میلیۆن دلار، سادیۆ مانێ بە 54 میلیۆن دلار و ڕیاض مەحرەز بە 53 میلیۆن دلار کە ڕیزبەندیەکانی پڕداهاترین یاریزانەکانیان گرتووە کە وەکوتم ئەم ساڵ لە جامی جیهانیا بەشدارن و یاریەکان ئاتوانین بیان بینین وەکوتم ئەتوانن کە ئێوەش بچن بۆ کارگەی کولتوری کە لەوێ کورتسات بەرنمەیەکی زۆر پوخت و جوان و سەرنجڕاکێشی ڕێکخستوە توان لێەوە بین.